کەریم قەرەنی ئەو پارێزگارەی خانووەکەی بە زانکۆ بەخشی. کە لاپەڕەکانی مێژووی گەلی کوردستان هەڵدەدەیتەوە، هەڵوێستی جوان و جوامێرانی هەندێک کەسایەتی سەرنجت ڕادەکێشێ کە لە خۆ بردووانە خزمەتیان بە گەل و نیشتیمانەکەیان کردووە، بە شێوەیەک ئەو خزمەتە بۆتە هۆی ئەوەی ئەو کەسە بە نەمری بهێڵێتەوە. کەریم قەرەنی یەکێکە لەو کەسایەتیانی کە بەهۆی دڵسۆزی بۆ دامەزراندنی ناوەندە ئاکادیمیەکان بۆ بڵاوکردنەوەی زانست و ڕۆشنبیری و خزمەتکردن بە خوێندکارانی زانکۆی شارەکەی بەر لە 50 ساڵ لەمەوبەر کە پارێزگاری سلێمانی بوو، لە سەرەتای دامەزراندنی زانکۆی سلێمانیدا خانۆکەی خۆی با سەرۆکایەتی و زانکۆیە بەخشی. ئەوەش با هەڵوێستێکی مەردانە لە قەڵەم دراو بووە جێی ستایش و پێزانین و ئەو کەسایەتی بە زیندوی و نەمری هێشتەوە. هەر بۆیەش ساڵی 2010 زانکۆی سلێمانی لە پای ئەو هەڵوێستەی لە یادی یۆبڵی زێڕینیدا نیگاری شکۆمەندی پێبەخشی. پێشتریش شەقامێکی لە سلێمانی بەناوە نرابوو. کەریم قەرەنی ساڵی 1925 لە گەڕێکی مەڵکەنی شاری سلێمانی لەدایک بووە. قۆناغەکانی خوێندنی لە شارەکانی سلێمانی و بەغدا تەواو کردووە. لە بەغدا کۆلێجی سەربازی تەواو کردووە و بووە بە ئەفسەر و وەگەفسەرێکی نیشتیمان پەروەر خزمەتی کردووە. وەک جێگری بەڕێوەبەری گشتی پۆلیسی عێراق و فەرماندەی ئینزیباتی سلێمانی خزمەتی کردووە. ماوەیەک بەڕێوەبەری کارگەی چیمەنتۆی سەرچنار بووە. بەر لە چەند مانجێک لا کودەتای بەعسیەکان لە ساڵی 1968 لەلایەن تایری یەحیای سەرۆکوەزیرانی عێراقەوە ئەرکی پارێزگاری سلێمانی پێسپێردراوە. لە ساڵی 1970 خۆی خانەنشین دەکات و لە کاری ڕەسمی دوور دەکەوێتەوە. هەرچەند بەعسیەکان هەوڵ دەدەن کە پۆستی باڵای بدەنێ، بەڵام ئەو ڕازی نابێ و وەک کەسایەتێکی نیشتیمانی بێلایەن دەمێنێتەوە. ساڵی 1994 لە تەمەنی 69 ساڵیدا بەهۆی جەڵتەی دڵەوە لە شاری بەغدا کۆچی دوایی کرد و بەهۆی بارودۆخی سیاسیە و کاتەوە نەتوانرا تەرمەکەی بهێنرێتەوە بۆ شاری سلێمانی و هەر لە شاری بەغدا بە خاک سپێردرا.